لە ڕابردوودا بە هەڵوێستەکان و لە شەقامیش لەبەرەی خەڵکدا بوون. کۆمەڵی دادگەری و کادیرانی لە شەقام لە پەرلەمان و لە حکوومەتیش لە هەر شوێنێک لێبوو بن جێگەی متمانە بوونە، بۆیە ئێستا داوا دەکرێت زۆرترین پشتیوانی لە لیستەکەی لیستی ژمارە 285 و پاڵێوراوەکانی بکرێت. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی دادگەری هەم لە پەرلەمانی عێراق هەم لە پەرلەمانی کوردستان لەبەرەی خەڵک بووە و خەڵک لەبەر هەندێک متمانەی تەواوی بە کۆمەڵ هەیە و هەر لە هەر شوێنێک کەوا کەم و کوڕیەک هەبی بەجێرەی توانای خۆی ئەوەی لەبەری ڕۆیە چارەسەری کردیە و بەدەم داواکاری خەرگ و هاتووە. کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا باجی ئەوەشی داوە کەوا لە هەڵوێستەکانیدا هەڵوێستەکانی نەگۆڕ بووینە بەرامبەر ئەو نادادگەری و ناعەدالەتەی کەوا هەبووە لە هەرێمی کوردستان و هەم لە عێراق داوا لە خەرچی دەکەین ئەو متمانەی بە کۆمەڵیان داوە و دووبارە پێی بدەنەوە و وەفادار بن بەرامبەری گوێ نەدەن بەو کەسانێک کەوا دەرن گۆڕانکاری ناکرێ و بچنە سەر سندوقەکانی دەنگدان و متمانە بە کۆمەڵی دادگەری بکەن بە لیستی ئیسلام خوازی کۆمەڵی دادگەری کە ژمارەکەی 285. پاڵێوراوان و نوێنەرانی کۆمەڵی دادگەری لە هەر شوێنێک بوو بن، پارێزگاریان لە بەها باڵاکان و ئاینی پیرۆزی ئیسلام کردووە. پاڵێوراوێکی کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر دەڵێت واجبە متمانە بە موسڵمانێک بکرێت کە لەسەر ڕێگە و ڕێبازی ئیسلام دابن و بەرگریشی لێ بکەن. ئەگەر ئەو جارەی و هەموو جارەکان ملت بێمتمانە بوو دانیشت لە ماڵی خۆی نە ئەمری بە معروف کردووە نە نەهی لە منکەڕ کردووە نەواجبی سەرشانی خۆی جێبەجێ کردووە و واجبیش نییە تۆ کەسێکی بینی ئیلا وەکو پێغەمبەرێکی بی عەلەیهیمو سەڵات وسەلام سەلام لە پێغەمبەران بی وەبرە ئیلا متمانە پێ دەکەم. واجبە لەسەریان متمانە بکەن بەو جەمعە ئیسلامیە چونکە کەسێک کە لە مەیدان نابینینەوە. ئەو موسڵمانانەی کە هەن لەو مەیدانن کە باوەڕیان باوەڕێکی تەواویان بە ڕوکنەکانی ئیسلام و ئیمان هەیە ئەگەر متمانە بەوانە نەکەین متمانە بە چێکەی بە ئافرەتێکی سافرەی دوور لە دینی خوای گەورە متمانە بە کەسێکی هەر ڕۆژە لەسەر ڕێیەکە متمانە بە کەسێکەکەی بە حیاتی ژیانی خۆی بە تەمانیە دیفاع لە دینی خوای گەورە بکە. متمانی بە چی دەکەن ئەگە متمانە بە کۆمەڵ دادگەر نەکرێت یعنی ئەگە متمانە بەوان نەکرێت چی تر هەیە متمانەی پێ بکەن. کۆمەڵی دادگەری بە ژمارە 285 بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دەکات و ئامانجی بەرگری لە مافەنەتەوەیی و ئاینی و داراییەکانی گەلەکەیەتی و لە ڕابردووشدا بۆ ئەو ئامانجانە سەرسەختانە هەوڵی داوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.